بەناوی خۆ بەشندە میێرەبان سڵاوتان لێبێ عزیزان و خۆشەویستان خۆشحاڵم جارێکی تر لە بەرنامەی پەیامی تۆ دێمەوە خزمەت ئێوەی ئەزیز و خۆشەویست. پێغەمبەری خوا و ڕابەری مرۆڤایەتی صلی الله علیه وسلم فەرمودەیەکی هەیە دەڵێ هەر کەسێک دوو ڕۆژی وەکو یەک بێت کەواتە کەسێکی خەسارەتمەند و زەرەرمەندە، واتە نابێ ئێمە دوو ڕۆژمان وەکو یەک بێت. ئەم حەدیسەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمڕۆ دەکەمەتە وەری بەرنامەی پەیامی تۆ و ئەمڕۆ لەم گەنجانە پرسموانەی کە لە دوامەوە پێیان دەڵێم ئەرێ ئێوە تا چەند پلانتان هەیە لە ژیانی خۆتان، تا چەند ژیانی خۆتان بە پلان بەڕێەکەن. پێغەمبەری خوا بۆمانی داناوە کە دەبێ ئێمە دوو ڕۆژمان وەکو یەک نەبێت بگومان ئەمەش پێویستی بە پلانێکی استراتیژیە. بۆ ئەمڕۆ تاوتوێی پلان و گرنگی پلانەکەم بزانین گەنجانی ئێمە تا چەند پلانیان هەیە و هاوکات لەگەڵ ئەوە سوودەکانی پلان چیە، گەر بێت و پلانیان هەبووە سوودێکیان لە پلان بینیوە. من تاوتوێم بابەتانە لەگەڵ گەنجان و هاوڵاتیانی شاری هەولێر دەکەم، ئێوەش بینەر و بیسەرمان بن و لەگەڵماندا بن. ئەگەر ئەو کەسی پلانی نەبێ ڕاستە و خۆ دەکەوێتە ناو پلانی کەسانی ترەوە. تاوەکو زووتر پلاندانە زووتر بە هیوایەکانان دەکەن. بێگومان هەر کەسێک لە ژیانیدا پلانی نەبێت ناگات بە هیچ شتێک. بۆ نمونە کاتێک بتێ بەدرس شوێنێکە بە سەربانێکە کە پێویستە قادرمەکەت هەبیتن تاوەکو بتوانین بەسەری ئابڕۆین. کەسێک کە لە ژیانیدا بەبێ پلان بژیتن وەکو ئەوەیە ڕاوچی بێت چوو بیتە ڕاوک و چەچیشی پێ نەبیت. کاک یونس بابەتێک هەیە لە ژیان کە پێویستە هەبێ ئەویش پلانە. تۆ لە ژیانی خۆت تا چەند گرنگت بە پلان داوە؟ ئەوەی ڕاستی بێ پلان لە ژیانی مرۆڤدا زۆر گرنگە، لەبەرەوەی هەروەک گوێمان لێ دەبێتەوە ئەگەر ئەو کەسی پلانی نەبێ ڕاستە و خۆ دەکەوێتە ناو پلانی کەسانی ترەوە. واتە ئەگەر ژیانی خۆت بە پلان بەڕێ نەکەی ڕاستە و خۆ کەسێکی تر بەکار دێنێ بۆ ئەوەی کەوا ئامانجەکانی خۆی بپێچێت. پلان یەکێکە لە شتە هەرە گرنگەکان، یعنی ئەگەر گوێمان لێ دەبێتەوە ئەو کەشتیانی ئەو ڕۆ گوێمان لێ بووکەوە ئەو کەشتیانی کەوا وەستاون بایەکان دەیان بە، واتە بێپلانی وان لێ دەکاکەوە کەسێکی بێ بەرهەم و بێ هیچ شتێک بی لە ژیان. ئەگەر بێت نمونەیەم کەشتیە وەرگرین بایەکان هەر جاری بەلایەکت دات ئەگەر خۆت پلانە. بەڵێ بزە بدوایە خوای پەروەردگار دەفەرمێ وەلعەسر ئین الئینسان لەفی خسر. خوای گەورە سوێن بە کات دەخوا و لە هەمان کاتدا ئاەتی دووەم ئین الئینسان لەفی خسر، بەڕاستی مرۆڤایەتی لە خەسارەتمەندیدایە. ئەو دوو ئاەتە گرنگی کاتمان بۆ دیاری دەکات. بەڕاستی پلان یەکێکە لەو ئامرازانەی بۆ ئەوەی کەوا بتوانین کاتەکانمان بە باشترین شێواز و بە پڕبەرهەمترین شێواز بەکاربهێنین. خەڵک لە ئێستا تا چەند گرنگی بە پلان و کات دەدا، یعنی لە ئاستی گەورە لە ئاستی گەنج. لە ئاستی گەنجان و ڕاستی دانانی پلان زۆر کەم بۆتەوە. بۆیە دەبینین کەوا لە کۆمەڵگەی خۆمان ئێستا دەبینە حاڵی گەنجەکانمان زۆری بەلاڕێدا چووە. ئەوەش ینی زۆری دەبینی لە شکستدا لەبەرچی لەبەر نەبوونی پلانە، لەبەروی کاتەکانی بە شێوازێکی ئەو تۆ بەکار نایێنێکەوە شتێکی بەرهەمدار یاخود شتێک بکاکەوە بۆ کۆمەڵگە و بۆ هەموو لایەک بەسوود بێت. چەند سوودت لە پلانەکان بینی و بەردەوام پلانەکانی خۆت پێکاوە؟ الحەمدولillah ئەوەندەی ژیابم زۆر ینی ئەو ماوەیە پلانی باشم دانەوە. بۆنمونە لە دەورەی دەف دەستماندایە دەف الحەمدولillah هەمیشە مامۆستایەکەمان دەیوت کاکە وەختەکانتان دابەشکەن پلانی بۆ دانێ. ئەوەیانم بە پلان جێبەجێ کرد. ئیسفادەت لێ کرد کە بە پلان جێبەجێت کرد. بزەوت با ئێمە نمونە بە بابەتەیە وەرگین. لە دەورەی دەفەکە یعنی یەکێک بووم لەو تەڵەبانەی کەوا بە کەمترین کات زۆرترین بەرهەمم هەبوو، یعنی زۆرترین ئاست، یعنی گەیشتمە بەرزترین ئاست. یعنی هەتا لە دەف شتێکی پێی دەڵێن ڕێزوڕتم شتێکە کەوا یعنی لەوانەیە بڵێم یەکێک ئەگەر لە سەرەتاوە فێربی یەکێکە لە قورسترین قۆناغەکانی دەف بۆی فێربی. من بە 5 مانگ گەیشتمە ئەو مەرحەلەیە، بە 5 مانگ تەمرین لەبەرەوەی کاتەکانم بە پلاندانا بوو تەمرینم بۆی دەکرد بە 5 مانگ گەیشت. بەڵام هەرچی ئەوانی ترە یعنی ئەو ئاستێکەوە من تێیدا بووم ئەوان زۆر لە پاش بووم و لەبەرەوەی بەبێ پلانی تەمرینیان دەکرد. بابەتێکی لە ژیان پێی دەڵێن پلان. تۆ تا چەند پلانە بۆ ژیانی خۆت دانا و بەڵای تۆ پلان تا چەند پێویستە؟
دەستخۆش کەناڵەکەتان هەدەکەم پلان گرنگترین شتە لە ژیانی مرۆڤدا لەبەرەوەی هەر کەسێک بێ پلان بێ وەکو ئەوە کە هیچ ئامانجێکی نەبێتە بۆ داهاتوو بێگومان کە ئامانجیشیدانە پێویستی بە پلان هەیە تاوەکو ئامانجەکەی سەر بگرێ مرۆڤ کە پلانی نەبوو وەکو ئەوە بچێتە بیابانێک و بە دوای ئاودا بکەڕ یاخود بە دوای دەرزیدا بکەڕێت کە ئەمەش داگات بە هیچ ئامانجێک بەڵام کە پلانێکی بۆ خۆی دانا داهاتووی ڕووی دەبێت واوا دەکات هەنگاو بە هەنگاو لە پلانەکەی نزیک بێتەوە کە ئەمەش پێویستی بە عەقڵێکی کراوە و هێزێکی زۆر هەیە. گەنجانمان ئێستا کە گرنگی بە بابەتی پلان دەدەن و پلاندانێ وڵی بەداخەوە لەو سەردەمەی ئێستادا پلان زۆر پشتگوێ خراوە لەبەرەوەی زۆربەی گەنجەکان پێیان وەیە کە شتێکی ئاساییە گەر نەشبێت هەر هیچ نییە لە ژیانی مرۆڤەکاندا لە کاتێکدا ئەوە نازان تا چەند پلانیان هەبێت ئەوەندە سەرکەوتوترن ئەوەندە زووتر دەگەن بەو هیوایە کە خۆیان دەیانەوێت تا چەند سوودت لە بابەتی پلان بینی و بزەبت چنێک هەیە کار بە پلانەکەی لە ژیانی ڕۆژانە من تاوەکو ئێستا زۆر سوودم لە پلان بینیوە تاوەکو ئەو تەمەنەش هیچ شتێکم بەبێ پلان نەبووانی لە بچووکترین چوونە دەرەوە یاخود سیمینارێک پێویستی بە پلان هەیە لەبەرەوەی تۆ دەبێت لەگەڵ خۆتی بگونجێنێ کە ئایا ئەو شوێنەی تۆی بۆی دەچی پلان لەگەڵ ئەو شوێنە هەیە یاخود کاتت هەیە بێگومان ئەمانە شەمەی بەهۆی پلانەوە دەبێت کەوا ڕێزبەندی پلانەکان بکەیت یان یەکسەر نەچ پلانێکی گەورە لە خۆت دانەی پلانێکی گچکە دانەی دوای وردە گەورەی بکەیت بەهۆی جێبەجێکردنەوە. ئەو چی بۆ کەسانە دەڵێ ئەگەر لە ئێستاەوە پلاندا بنێ پێیان دەڵێ پلاندانان ئاگەێنێ بە چی؟ وڵا ئەوان هێتا ئێستا پلانیانێ وەکو ئەوەیە کە هەر ئامانجێکیان نەبێت یاخود هەر ژیانیان نەبێت پێیان دەڵم تاوەکو ئەوڕۆ دەست پێ بکەن زووتر دەگەن بە ئامانجەکانیان تاوەکو زووتر پلاندانە زووتر بە هیوایەکانیان دەگەن. بابەتێکی لە ژیان پێی دەڵێن پلان تۆ تا چەند کارێ بە پلان کردووە لە ژیانی خۆت؟ سەرەتا بەخێر هاتنی کەناڵی پێیان دەکەم بۆ سیمینارە جوانێکە ئەنجومەنی دوی خوشکان ڕێکی خستووە بۆ دکتۆر حەمەد کە سەرەتا باسی پلانی کرد چۆن پلانەکانی سەرکەوتن بۆ ژیان دابنێن سەرەتا هەموو مرۆڤێک لە ژیاندا دەبێت ئامانجێکی هەبێ دواتر پلان دابنێت تۆ ناتوانانی هەموو ڕۆژە هەڵسی لە خۆ بڵێ یەڵە ئەوەم هەیە ئەوەم نییە نادەبێت پلانەکانت دابنێت دانە بەدانە بینوسیەوە نووسین باشترین شتە تەجروبە کراوە ئەوانەی ئەینووسنەوە پلانەکانیان باشتر تەجروبەی دەکەن و لەجان سەرکەوتن بەدەستێ گەر تو پلانەکانت دابنیت دانە بەدانە ئەگەیت بە ئامانجەکەت ئەگینە بەبێ پلان هیچ شتێکت بۆ ڕێک ناکەوێت. خۆت تا چەند کارت بە پلان کردووە؟ بێگومان هەموو شتێکی ژیانی خۆم بە پلان داناوە چون قوتابیم و هەموو کەسە قوتابیش نەبێت لە ڕۆژانە کارمەندێکی پێویستە پلانەکان دابنێ ڕۆژانە ئەوم هەیە بەیانی سعات ئەوەندە هەڵدەستم بۆی پلانەکان دابنێ بۆ ئەوی بگەم بە ئامانجەکەم. کە پلانت داناوە ئیشی لەسەر پلان کردووە پێم بڵێ پلان چی بە تۆ بەخشیوە یانە چ شتێکی بۆ ئاسان کردووە؟ بێگومان کاتی دەڵم سعات ئەوەندە هەڵدەستم نەک من بڵم سعات 7 هەڵدەستم دوایی 11 هەڵسم بە هیچ کام لە پلانەکانم ڕناگەم دواترێژ ناگەم بە هیچ ئامانجەکەم کە لە ژیاندا خەونی بۆ دەبینم. بۆ کەسانە دەڵێ کە تا ئێستا پلانیان نییە پێیان دەڵێ کە پلاندانن چی بەسەر ژیانیان دێت؟ بێگومان هەر کەسێک لە ژیانیدا پلانی نەبێت ناگات بە هیچ شتێک داوا لە هەر کەسێک دەکەم کە پلانی نییە لە ئێستاوە درەنگ نییە بۆ هیچ شتێک لە نیوەی ڕابگەڕێتەوە قازانجی تۆیە پلانەکانت دابنێ بە جوانی هەر شتێک لە هەیە لە ژیان ئامانجت بۆ هەیە پێی دەکەیت. بەڕاستی لە ژیاندا پلان شتێکی زۆر گەورەیە ینی بەشێکە لە ژیان ئەو کەسێک کە پلانی نەبی لە ژیان بەڕاستی سەرکەوتوو نابێت چونکە ژیان ئەو مەرحەلانێ کە تێدا تێبەردەبی لە سەرەتاوە تاوەکو کۆتایی پێویستە پلانی بۆ دابنی بۆ نمونە لە ئاستی خوێنە ئەبێت ئەو کاتانێت بۆ خۆت تەرخانکە کە پلانێکت بۆی بخۆت یعنی کە سەرکەوتوبی لە پلانەکانت شتێک باش یعنی ئەو پلانە بەشێک بی لە خۆت پلان نەبێت ژیان چۆنەوێت سەرکەوتوو نابێت چونکە هیچ پلان نەگەی شتێک بە ئامانج نابێت هەموو شتێک ئامانجەکتەیە بۆ نمونە کاتێک بتێ بەدەست شوێنێکە بە سەربانێکە کە پێویستە قادرمەکەت هەبێت تاوەکو بتوانین بەسەری ئابڕۆ یان بۆ نمونە کاتێک بتێ باش بەدەست بێنیت قادرمانە توانین هاوشێوەی بکەین بە پلان یعنی ئەمانە پلانم بۆی کە تۆ بێگومان چونکە ئەتو ئەگەر مەسەلەن ئەو قادرمێنە نەبیتن ناتوانانی لە خوار ڕێک بچی بۆ سەرەوە ئاویت کە چین بەچین بەپێی پلانەکەی خۆتا بڕۆ بۆ شوێکە بە خۆت داڕشتووە بەڕای تۆ گرنگی بە پلان دانرێ لاستی گەنجانە وەڵڵا گەنجەکان ئێستامان شکر زۆر باشن بەڵام یعنی پلانەکانیان جێبەجێ ناکەن بۆ شوێکە خۆی دانڕشتووە پلان ئاسانە یان دانانی پلان ئاسانە بۆ شێوازنیەکە دەتەوێت من بۆ سەر پلانێک دانێت دەژیانی خۆت دەنێت پلانێک دادنێ بەڵام بەش یعنی لەسەر خۆ تطبیقی ناکەی کە پێویستە یعنی ئینسان کە یعنی پلانێکی دان لە ژیانی خۆیدا تطبیقی کاتن بۆ من دەڵێم وەڵا ئەوە دەکەم ئەوە دەکەم پلانی بۆ دادنێم بەڵام لەسەر خۆم تطبیقی ناکەم یعنی ئەم پلانەکەم بێ ئەوە بۆ ئامانج نەبوو لە ژیانی خۆت چ شتێک پلانت بۆ داناوتیان سەرکەوتوو بووی بۆ من لە ئاستی خوێنمە کە یعنی لە پۆلی 12 بووم پلانم ساڵی یەکەم پلانێکی ئەوام نەبوو کە بڵێم بۆی بخوێنم بۆ دەرنەچم سەرکەوتوو نەبوو ساڵی دوم گوتم دەبێت دەربچم
پلانێکم بۆ دەنێت یعنی لە کاتەکانی خوێندنما لەم شتانەدا ئیتر پلانێکی باشم بۆ داڕژ الحەمدولillah سەرکەوتوو بوو سەرکەوتنی ئەم ساڵت هۆکارەکەی بۆ پلانە گەڕێنی بێگومان بۆ پلانەکەیە چکە پلانەکەم بۆ شازدانەوتم ئەبێت سەر بکەوە سەرکەوتنەکە لەوەیە گەڕاوە کەسانی کە تازە دەبن بە پۆلی 12 چیان پێڵەی بووی کە تووشی شکستی تۆ نەبن کە لە ساڵ یەکەم تووشادی هیوادارم ئەو شتانە و کاتانی خۆیان دەرخان کە پلانی بۆ دابنێن سەرتا بیری لێ بکەنەوە چۆن بخوێنن چۆن نەخوێنن یعنی بەشێک لە ژیانی خۆیان کە ئەم پۆلی 12 بەشێکە لە ژیانی خۆیان تطبیقی دەکەن یعنی مەرحلە خوێندنە تێر دەپەڕێنن دەی پلانێکی جوانی بۆ تطبیق بکەی پلانێکی جوانی بۆ دابنێ کاتەکانی بۆ تەرخان بکەی بۆ نمونە ئێستا کاتێک مەسڵ دەڵێم ئەم زۆر کتێبان ئاوا دەخوێنم ئەو دەرس ئاوا دەخوێنم بۆ نمونە مەسەڵەم یعنی لە مەکتەب دێمەوە کە دەڵم دەرسەکان بە شاز دەخوێن کاتەکەی ئەوەندە بۆ دادەنێم نەوەکو بڵم یاڵە کاکە شەو دەخوێن شەو بڵم بەیانی دەخوێنم هیچ شتێکم لە معنی ئەودا نەبیتم بڵێ دەخوێن بڵێ دەخوێنم نابێت مەسەڵەن ئەم دڵم بەیانی ئەوەی دەرسەمێ ئەو دەرس ئەم شەو ساعات ئەوەندە بەوەندە بخوێنم نەوەکو تەنها لەسەر ئاستی خوێندنیشتا تەنانەت لە دنیاشماندا ئەبێت پلانێکمان هەبی بۆ ئەوی بژین ژیان بێ پلان نابێتن بۆ دین ئیسلامی بۆ ئێمە هاتووە ئەبێ قورئان بخوێنین نوێژ بکەین ئەوە هەموو ئەو نەک بڵێ تەناش ئەوە شتێک نییە لە دنیادا هەبێت ئەوە پلانە بۆ ئێمە هاتووە ئێمە پلانێک لەسەر خۆمە تەطبیقی دەکەین بۆ ئەوەی بەهەش بکەین بەتایبەت ئینسانی مسلمان لە هەموو ژیاندا پێویستە پلانێ بەڕاستی ڕێگەکە بە خۆت ئامانجە و پلانەکەت نەبوو دەبیە هۆکارێک لە بۆ ئەوەی خەڵکانێکی تر ئەتوو بەکاربێنن لە بۆ هەدەف و ئامانجەکەی خۆیان کە تۆ پلانێکدانا ئەکید ئەوەلەن شت بە ئامانجی خۆتەکەی و ئامانجەکەت بەدەستێنی هەر مرۆڤێک پلاندانان لە ژیانیدا سەعاتێک تەرخان بکە بۆ دانانی پلان لە ژیانیدا 4 سەعات یاخود 4 کات ژمێری لە کارکردن بۆ دەگەڕێتەوە پلان بۆ ژیانی مرۆڤ زۆر گرینگە پلان زۆری هەیە پلانی ساڵانە و مانگانە و ڕۆژانە و هەروەها یعنی ساڵانە بۆ ناسدرێم ئەو ساڵ ئەو دەرەجەی دەینم ڕۆژ مانگانە ئەو مانگەی یعنی ئەو شتەی دەکەم دەچمە ئەو جێی ڕۆژانە ئەوها دەکەم مهم پلان زۆری هەیە و هەروها کەسێک کە لە ژیانیدا بەبێ پلان بژیتن وەکو ئەو ڕاوچی بێت چوو بیتەڕاو و چەچیشی پێ نەبیتن یعنی بۆیە پلاندانان زۆر مهمە لە ژیانی مرۆڤدا خۆت پلانت داناوە تۆ هەچی ئیش بە پلان کردووە وەڵام من لە ژیانمدا زۆر ئیشم بە پلان کردو هەروە زۆر سوودیشم لێ وەرگرتووە لە ژیانی ڕۆژانەمدا لە ساڵانە مانگانە تۆ تا چەند لە ڕۆژانە ئیش بە پلان کردووە واللهی بە ئەکیدیام کەسێک دەبی ڕۆژانە ئیش بە پلان کردی چکە کەسێک بێ پلان بێ سەرکەوتوو بە ئەکیدی سەرکەوتوو نابێت واللهی هەموو پلانە بۆ چ شتێک دانابوو و پلانەکە دووکو خۆی ڕۆی بۆ خوێندن ئەگەر پلان لە خوێندن دانم لێ ئەوە پلان عنی خوێندنەکە و سەرکەوتو نابێت پلان لە ڕۆژانە هەیە لە هەفتانە هەیە لە ساڵانەشەیە هەمیشە ینی بە پلانەکەی لە ژیانی خۆ بە ئەکیدیەوە بەڕای تۆ کچان تاچەند ئێستا پابندم بە بابەتی پلان و دانانی ئامانجەوە واللهی کەم کچان تا چەند بەڕای تۆ پلان دانێن بۆ کاری ڕۆژانە وەڵا کەمتر یعنی پێویستە زیاتر ببیتن ڕێژەکە خی گەورەکە ئێمە دروست کرد لە سەرەتادا ئەوە تاکە شریعەتی بۆ داوەزانی ئەو پلانێک کە پلانی بۆ ئێمە داوەزانن هەروەها پێغەمبەرەکەش پێغەمبەریشمان هەر لە ژیانی ڕۆژانەی خۆیدا و لە کاتی جەنگەکان و لە کاتێک هەموو شتێک هەر پلانی داناوە بۆ کاتێک لە مەکەوە کۆچی کرد بۆ مەدینە بە پلان کۆچی کردەوە کۆمەڵێک سەحابە ڕۆیشتن دواتر کۆمەڵێک دواتر خۆی و خۆی بە شەو چۆ دەرەوە و کۆمەڵی ڕێکاری گرتە بەر و ئەمانە هەمووی پێ دوایە پلانێکە و کە دەبێ ئێمەش لە ژیان دای بنین ئەم جۆرە پلانەنە خی گەورە هەر بۆ مەستە شریعەتی داوەزان هەر بۆ شێوەش تۆ تاسەنگ گەنجیمە لە ئێستا کار بە پلانەکەن وڵی تۆزە گەنجیمە لەو شتەی سارد زۆر لە ژیانیاندا لە کاری ڕۆژانیاندا بە پلان ناڕۆی شکەن زەرەکەم بەڕای تۆ جوانە ئای تاوان وایە چوار ناکرێت ژیان بەبێ پلان ناکرێت ئەمە وسا لە ژیان بابەتێک هەیە پێی دەڵێن پلان بەڕای تۆ لە ژیانی ئینسان تا چەند گرنگەکە هەبێ خۆی زۆر گرنگە ئینسان لە ژیانیدا پلانی هەبێتن لە هەموو کاروبارەکانی ڕۆژانیدا لۆی بزانێتنکەوە ئەو کارێکەوە دەیکاتن کۆتاییەکە و ئەنجامەکەی بەچی دەگاتن بەتایبەت ئینسانی مسلمان لە هەموو ژیانیدا پێویستە پلانیە بەڕاستی هەر لەو کاتێکەوە ئینسان لە خەڵ هەڵدەستیتن بزانێت پلانی ئەم ڕۆژ چییە ئیش و کارەکانی چیە و ئامانجەکانی چییە پێ بگات بەچی مسلمان بۆ نمە بن عیبادەتێک دەکاتن کە نوێژەکانی دەکات ڕۆژەکە پلانی چییە ئامانجەکەی ئەوەیەکەوە بگاتە ڕەزامەندی خوای گەوران جا بۆ ئینسان پێویستە بەڕاستی لە هەموو کاروباری هەم دنیای هەم قیامەتچی پلانێکی بۆ دابنێت بۆی سەرکەوتوبی لەو کارێک کواتەی گات ئەم ببێ پلانی ئیشەکەی ئەنجام نەداتن لە کاری ڕۆژانە پلان دابنین
پلان چیمان بۆ دەکە ینی کاراسانیمان لە چ ڕێکەوە بۆ حتمما ئەگەر پلانت هەبوو کارەکان یەکەم بە ڕێک و پێچی ئەنجام دەدەی و هەدەفش دەبێت لەو کارێکەوە دەیکەی ئەنی بەبێ پلانی بەڕاستی کاروبارەکان پەرتەوازە دەبن و هیچ ئەنجامێکی باشی بەدەست ناکەویت. خەڵکی ئێمە لە ئێستا کۆمەلگای ئێمە گرنگی بە بابەتی پلانەدەن بەخوای بەداخەوە ینی زۆربەی دەتوانین بڵێن بێ پلانە ئینسان لە ژیانیدا کارەکانی دەکات هیچ پلانێکی وای بۆ دانەناوە ئیتر هەر ئەنجامیدا ئینجا ئامانجەکەی ڕوونیە لەبەر چاوی کە ئایا ئەوی شەی دەکاتن بێ پلانی بەڕاستی کارەکانی ئەنجامدا زۆر بەداخەوە. کەسانی کە دەمان بینن تا ئێستا پلانیان داناوە چ قوتابیەک بێت لە قوتابخانە چ باوکێک بێت بۆ پەروەردەکردنی منداڵەکانی ئەگەر پلاندانێن دەکەم بەچی حتمما ئێستابارێ بۆ نمونە وەکو جناوت باسکرە قوتابیەک ئەگە پلانی هەبوو لە خوێندنەکەی حتمما دەرەنجامێکی باش بەدەست دێنێت و دوا ڕۆژێکی ڕووناشی دەبێت. باوک ئەگە پلانی دانا لە بە پەروەردەکردنی منداڵەکانی دوا ڕۆژێکی باشیان دەبێت و پەروەردەیەکی جوانیان دەکات ئەگە بە پلان پەروەردەکانی جێبەجێ کرد. بەتەکید پلان لە بۆ کاری ڕۆژانە زۆر گرینگە پلان لە هەموو بوارەکانی ژیان پێویستە یان حتا لە کاتی پشوش پێویستە ئەو پلانەی کە دامانە لە بۆ کاتی پشوش پێ جێبەجێ بکەین ئەگەر هەفتەی 7 ڕۆژ ئیشمان نەبوو هیچ ئیشمان نەبوو مەسەڵەن ئەمە ڕۆژێکمان دانابوو لە بۆ پشووی ئەو ڕۆژە ئیشمان هاتە پێش پێویستە لەو ڕۆژە پشووی خۆمان وەرگین ئەو پلانێک کە دامانە لەو ڕۆژەی چ بکەین چ پشوەکی وەرگین پێویست ناکە بچین ئەو ڕۆژە ئیشمانەی خۆمان بە ئیشەکەی خەریکەین ئەوە تێگەیشتنیمە لە بۆ پلان. بەڕای تۆ ئەگەر کەسێ پلانی نەبێ ژیانی چۆن دەبێت؟ بەتەکید ژیانی زەحمەت دەبێت دەگەڕێتەوە سەر ئەوەی کە ئایا زروف زەمانە و ژیانی لە بۆ دەباتە سەر عین تەس خۆی تەسلیمی قەدەر دەکات. دەڵێن ئەگەر پلانە نەبێت دەکەویتە نێو پلانی خەڵکی ترەوە ئەمە تا چەند ڕاستە بەڕای؟ بەتەکید وایە بەتەکید یعنی بزەبت وەکو یەک لە ڕاهێنەرەکان یەک لە خاوەن کۆمپانیەکان قسەی دەکات دەگە بە خۆت ئامانجە و پلانەکرد نەبوو دەبیە هۆکارێک لە بۆ ئەوەی خەڵکانێکی تر ئەتوو بەکاربێنن لە بۆ هەدەف و ئامانجەکەی خۆیان. لە ژیان تا چەند خۆت کارت بە پلان کردووە؟ بەتەکید پێمان کردووە بەڵام جاری وا هەیە مەسەڵەن زروفەکە وایە پلانە بەجێری پلانەکە ناڕائیشەکانن یان جاری واش هەیە پلانەکانت هۆکارێک بربەستێک دێتە پێش پلانەکە سەرکەوتوی نابی بەداخەوە. ئەگەر باس لە ئەهمیەتی پلان بکرێ من بەش بە حاڵی خۆمە گەنجێک و تەواوی هەستەکەم تاکەکانی تریش لە ئەهمیەتی پلان تێگەیشتون ینی ئەهمیەتی پلان شتێک نییە کە ئێمە نەیزانین بەڵام ئێمە عادەتەن کێشەمان لە تەنفیزکردنەکەیەتی ینی بستا لەوانەیە بینێکی خۆش قسە بۆ بکەم مەسەلەن پلانچیەوە گرنگی پلانچیە بەڵام ئایا بۆ خۆم شخصی خۆم لە ژیانی خۆم چەندە پلاندانێم کێشەی گەنجان هەموو لەوەیە ئەزانی ئوستاذ مەسەلەی پلاندانان وەک ئەوە وایە تۆ بزانی چی ئەەکەیت ئەستا من لە ماڵەوە کە بچمە دەرەوە بە بێ پلان بم نازان ئاراستەی من لەکوێیە لە ماڵ دێمە دەرەوە ئەچمە سەری کۆڵان ئەچمە بەردەم ئەم دوکان ئەچمە ئەولایە هیچ چونکو پلانێکم دیارنی نازانم چی بکەم ینی وەکو مامۆستاش فەرمووی پلاندانان ئینسان وا لەیە کە ئاراستی خۆی بگرێ ئەزانی کەشتێک کە لەناو ئاوایە بۆ خۆی وەستاوە و هیچ پلانێکی نییە بۆ هیچ شوێنێک ناڕوا ئەو شەپۆلانەکە دێن ئاراستەیەکەن بەرەو شوێنێک ئەمە ڕێکە ئەم قسەیە ئینسان ئەگەر پلانی نەبێ حقیقەتەن کەسێک دێ پلانت بۆ داهەنێ کە وێژێت کاریگەری پلانی کەسانی تر لە ئێستا بەتایبەت کە تۆ گەنجی و لە ناو گەنجانی تا چەند گەنجی ئەمە کار بە پلانەکە؟ وەڵاکیت کەم دەرخەمی هەیە یعنی ئێمە پلان وەک باقی تەواوی بابەتەکانی تری پەیوەست بە ژیانی هەر یەکێکمانەوە ئێمە سوزانم ینی گلەیەکی زۆرمان لە خۆمان هەیە و بە تایبەتی لە دەوروبەریشمان ئێمە ئەگەر گەنجێک پلانی دانا گەنجێکی وەکو تۆیان وەکو من کە پلانماندانە ئەم پلانە ئەمانگەیەنێ بەچی؟ ینی کەسێکی بێ پلان و بە پلان جیاوازیان چۆنەوێ؟ ئەو ئامانجەی کە خۆم ئەمەوێ ئەزانی هەرە و نمونەی کە بۆم باس کردی کە من پلانێکم دانا کە چوومە دەرەوە ئەم گەیەنێ بەو کاری کە ئەمەوێ ئەنجامی بم باشە من ئەمەوێ بچمە دوکانێک بۆ نمونە شتێک بکڕم
خۆ من کە پلانێکم نەبوو چوومە دەرەوە لە ماڵەوە بەدەست بەتاڵی گەڕێمەوە ئەمە فەرقە لەوەی کە تۆ پلانێکە هەبێ ئەجاما من تەنها نمونەیەکە هێنمەوە ئەی بۆ خوێندنەی بۆ بواری پەروەردەیە یان تەواوی بابەتەکانی کە تۆ پلانێکت دانا ئەکید ئەوەلەن بە ئامانجی خۆتەکەی و ئامانجەکەت بەدەستێنێت مامۆستا ئەمڕۆ زۆر باسی پلانتان کردووە بەشێک لە بابەتەکەتان تایبەت بوو بۆی کە گەنج پێویستە پلان دابنێت پێم بڵێ ئەگەر بە کورتی پێمان بڵێ گرنگی پلان لە چیدا لە ژیانی ئینسان وە بۆچی پێویستە پلان دابنی بسم الله الرحمن الرحیم سەرەتا بەخێراتتان دەکەم و هیوای سەرکەوتن بۆ هەموو تاکێکی کوورد دەخوازم و هەموو سڵانش بگەشت ئینشاءالله لە علمی ئیدارە زانایانی بواری سپۆرت دەڵێن هەر مرۆڤێک پلاندانان لە ژیانیدا سەعاتێک تەرخان بکە بۆ دانانی پلان لە ژیانیدا 4 سەعات یاخود 4 کاتژمێری لە کارکردن بۆ دەگەڕێتەوە واتە فەرەهەمکردنی تەمەن ئەگەر مرۆڤێک 40 ساڵان پرۆژەک بتوانێت جێبەجێکا بەبێ پلان بە پلاندانانەوە دەتوانێت و توانای هەیە لە 10 ساڵ کاملی پرۆژەکە جێبەجێ بکە واتە یەک لە سەرسەی تەمەن بەقەت 3 هەندەی تەمەنی مرۆڤ دەگەڕێنەوە فەرەهەم دەکات چ لە بچۆنگەوە فێر دەبی ئینسانێک هەرخوای گەورە لە سوورە ئاەتی 38 سوورەتی مودەتی دەفەرمێت لمن شاء منكم أن يتقدم أو يتأخر واتە خوددا دوو ئەگەری بۆ مرۆڤ داناوە لە ژیان پەیوەڕێ بکە یان پێشکەوتن یان دواکەوتن وەستان لە ئاەتی قورئانی پیرۆزدا بوونی نییە لە منطق و لۆجیکدا سێ ئەگەرە مرۆڤێک بیوە پێشکەوی یان بوەستی یان دواکەوی بەڵام لە قورئاندا وەستان بوونی نییە یعنی هەر مرۆڤێک لە ژیاندا پەرە بەخۆی نەدا و بەبێ پلان ژیان بەسەربەری ئەوە ئەسڵەن ئۆتۆماتیکی لە پاشی داوە لە تەخیرەکانە لە ئەوەی هەموو ڕۆژێ ژیان و پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام ڕیمان دەکەفێرمێ من استەوا یەومەه فەهوە مەغبون هەر مرۆڤێک دوو ڕۆژ ژیانی وەک یەک بێ ئەو مرۆڤێکی شکست خوارد و فاشل بەشێک لەو گەنجانەی کە دواندم باسیەوەیان کرد کە پلانمان هەیە بەڵام زۆر زار کێشەیان لە جێبەجێکردن هەیە چی بکەم بۆی کە پلانەکانیان جێبەجێ بکەن سێ ڕێگە هەیە بۆ میکانیزمی پلاندانان یەک دەبی پرسیار لە کەسی ئەزموندار بکەیت هەروەکو پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام فەرمێ ما خاب من استخار وما ندم من استشار ئینسانێک هەر بێ کارێک بکە پلانە داڕێژی دەبی ڕاوێژ بە کەسی پسپۆر بکە یعنی یەکەمین هەنگاو دەبێت و ڕاوێژ بە کەسی پسپۆر بکەیت دووەمین هەنگاو بڕیارت دابی بە بڕیارەکەت پەیوەست بی نەک بەس بڕیارت داوی بە بڕیارەکەشت پەیوەست بی ئەو خۆی لە خۆیدا بڕیارێکی فەرعیە سێیەمین شت نیەتی خۆ لەگەر خوای خۆ دێگلاکەوە دەست بە هەنگاو نانی هەکەم هەنگاو بکە پێم بڵێ جیاوازی چیە لە نێوان کەسێک پلانی هەبێ و کەسێک پلانی نەبێ ئەگە بە کورتی پێم بڵێ جیاوازیم دوانە چۆنە جیاوازی نێوان مێش و هەنگە هەردووک باڵندە و هەردووک مێشن یەکە چەند وحیل و هاتێ بە نظام و تەنظیم و پلانیشکە کەوە ئەوحەینا إلى النحل أن اتخذي من الجبال بيوتا ومن الشجر ومما يعرشون بەڵام تەماشای مێشکە فەوزایە ژیانی لەوێ دەفڕی لەوێ پیسی دەگۆستەوە دەستە سەر بۆ گەنی هەڵدەمژی دەستە سەر بۆ گەنێشکە دەگۆستەوە نەخۆشی دەگۆستەوە بەڵام هەرچی مێشن ژینە باشترین هەڵدەمژی باشترین دەبەخشی لەبەر ئەوەی دەزانی ئیلهامەکەی بەچکرایە ئینسانی مسلمان دەبی لە هەنگ بی نەک لە مێشی ئەتیادی